بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خواتان لەبێ بەڕێزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام. ئەم کاتتان باش. ئەمڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدا بۆ باس و بابەتێکی تری بەرنامەکەمان، ئەویش باسە لە بابەتی چۆن ئەو حیزبە کوردستانیانە لە ناوچە دابڕێنراوەکان خزمەتی کێشەی کورد بکەن. خۆتان ئاگادارن کە ئێستا بەرەو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەڕۆین، واتە جگە لە هەرێمی کوردستان لە تەواوی پارێزگاکانی تری عێراق خەڵک دەچێتە سەر سندوقەکانی دەنگدان بۆ ئەوەی کە نوێنەری خۆیان هەڵبژێرن بۆ ئەنجومەنی پارێزگاکان. دیارە وەکو کورد لە کەرکووک بەشدارین و ئەوەی کە جێگای دەستخۆشیە و جێگای دڵخۆشیە و جێگای پێزانینە، دیارە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی دادگەری کوردستان بە یەک لیست بە لیستی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک لەم هەڵبژاردنە بەشدارن بە دوو کاندید، هەریەکە لە بەڕێزان مامۆستا یوسف ئەحمەد زەنگەنە و هەروەها مامۆستا فەرحان غەریب کە مامۆستا یوسف بە ژمارە 1 و سەرۆکی لیست و هەروەها مامۆستا فەرحانیش بە ژمارە 2. و دیارە خۆتان ئاگادارن دەمێکە باز لەوە دەکرێت با ئیسلامیەکان لە یەک لیست بن، با ئیسلامیەکان بە یەکەوە بن. دیارە سوپاس بەخوای گەورە لە ڕابردووش ئەمە هەر هەبووە. ئێستاش لە لیستی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک هەردوو حیزبی ئیسلامی لە نێو یەک لیستدانە و ئەمڕۆژ کەرنەڤاڵێکیان ئەنجامدا لە شاری کەرکووک و داوایان کرد نەک هەر کوردەکانی کەرکووک بەڵکو عەرەب و تورکمانەکانیش لە کەرکووک دەنگ بدەن بەو لیستە. خۆتان ئاگادارن کە کورد لە کەرکووک بەڕاستی وجود و تەواجودی گرنگە و زۆریش گرنگە بتواندرێ خزمەت بە کەرکووک و کەرکووچیەکان بکرێ، بە تایبەتی کورد کە ساڵانێکە بەڕاستی فەرامۆش کراوە. ناگەڕێنەوە جارێکی تر بۆ دواوە باس لە هەندێشت بکەین، بەڵام بەداخەوە فەرامۆشەکە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو لە دەستی کورد بووە کە کورد لی تێدا دەسەڵاتدار بوو و فەرامۆشی مافەکانی ئەو خەڵکەی ئەوەی کردووە. ئەگەر خەڵکێکیش سوودمەند بووی، بەڵام خەڵکێکی زۆر زەرمەند بووە، خەڵکێکی زۆر بەڕاستی ئێستاش ئەگەر بچیە کەرکووک دەبینی کە زۆرێک لە گەڕەکەکان بێ خزمەت گوزارین و زۆرێک لە گەڕەکەکان گەڕێکی بەڕاستی هەژار نشینن و گەڕێکی کوردین. ئەمە وا دەکا بەڕاستی پێویستە ئێمە کورد یەکدەنگ بێ، یەک ڕەنگ بێ، یەک هەڵوێست بێ بۆ ئەوەی بە فیعلی بتوانن هەیبەتی کورد بپارێزرێ لەم شارە و خەڵکی کورد و بەڕاستی حکمێکی عادل، حکمێکی دادگەر هەوڵ بدەن کە نەک تەنها کورد لە کەرکووک بەڵکو پێکاتەکانی کەرکووکیش ینی بێبەش نەبن و مافیان پێشێل نەکرێ. و بەڕاستی ئەمڕۆ خەڵک لە کوردستان باس لە کوردستان و لە هەرێمی کوردستان جارێ ناکەین، کاتی خۆی دێ باسی دەکەین، بەڵام دەبینین گلەی زۆر لەوە دەکرێت کە ناوچە دابڕێنراوەکان فەرامۆش کراوە. ناوچە دابڕێنراوەکان کەوتونەتە نێوان دوو دەسەڵات، ئەم لای بەی خۆی نازانێ و گرنگی پێنادەوە، ئەم لایەش بە بەیانووی ئەوەی کە دەستی پێناگا، بەڵام دەبینین لە نەتیجەدا ئەوەی کە زەرمەندە خەڵکی کەرکووکە و یاخود خەڵکی مووسڵ و خەڵکی مەخمور و خەڵکی شنگال و خەڵکی ئەو ناوچە دابڕێنراوانە هەل لە شنگال تا دەگاتە خانەقین. ئەو ناوچانەی کە دابڕێنراوە بە پێی هەموو پێوەرێک، بە پێی هەموو ئەحسائیەک، بە پێی هەموو بەڵگە مێژوویەکان ناوچەی کوردستانین و زۆرینەی زۆری خەڵکی دانیشتوانی ئەو ناوچانە کورد بووینە و بەداخەوە کە بە پلانێکی یاخود بە پیلانێکی داڕێژراوی چەندین ساڵەی حکوومەتە یەک لە دوایەکانی عێراق دیارە هێواش هەوڵ دراوە دیمۆگرافیای ئەو ناوچانە بگۆڕدرێ و خەڵکی هاوردیان هێناوە و خاک و شوێنی ئەو خەڵکیان داگیر کردووە. دەتوانین بڵێن لە 2003ەوە دوای ڕوخانی ڕژێمەکەی سەدام بەداخەوە کورد نەیتوانی بەڕاستی ئیستیغلالی ئەو فرسەتە بکە و زیاتر هەوڵ بدا کە خاکە داگیرکرا و خاکە دابڕێنراوەکە بژێڕێتەوە سەر هەرێمی کوردستان، بەڵکو دەکرێت بڵێن بەداخەوە بوون بە مایە ئەوەی کە زیاتر ئەو جارە خاک لە دەست بدەین، بۆ ئەوەی کە جارێکی تر خاک لە دەست نەدەین، بۆ ئەوەی کە جارێکی تر کورد هەیبەتی بە بگەڕێتەوە لە ناوچە دابڕێنراوەکان، بۆ ئەوەی کە خەڵک بەڕاستی هەست بە ئاسوودەیی بکە، بۆ ئەوەی کە مافی پێشەلکرایی بۆ بگەڕێتەوە، بۆ ئەوەی کە خزمەت بکرێت، بۆ ئەوەی کەوا بەڕاستی
وەکو هەر هاوڵاتیەکی تری ئاسایی لە نێو ئەم هەموو خێروبێرێ ئەم عێراقا بێبەش نەبن. بەڵام کەسی دەبینین بەداخەوە لە کەرکووک ینی اعتبار دەکرێت پارچەیەکە لە ئاڵتون. کەرکووک واتە لەسەر بەحری نەوت. کەرکووک واتە یەکێکە لە دەوڵەمەندترین هەرە شارەکانی دنیا لە بواری داهاتە. بەڵام بەداخەوە دەبینین ئەگەر یەکێک نەبێت لە شارە هەرە فەقیرەکانی عێراق، ینی بڵین یەکەم شاری فەقیری عێراق نەبێت، بەڵکو بگرە یەکێکە لە شارە بێ خزمەتگوزاری و شارە فەرامۆشکراوەکان. وەکو ئەمەژەم پێکرد لە سەرەتا باس و بابەتەکەیمە ئەوەیە کە ئێمە وەکو کورد ینی چۆن و ئەو حیزبانی کە کوردن لە کەرکووک ینی لە ناو سەدا بڕێندراوەکان چۆن ینی بە چ شێوەیەک ینی خزمەتی کێشەی کورد بکەن. ئایا خزمەتی کێشەی کورد وەکو پێویست کراوە؟ ئایا لە ماوەی دەسەڵاتدارێتی کوردە و شارەدا چی بۆ کورد کرا لەوێ؟ و ئایا ئێستا بۆچی هەوڵ نادەن کە هەموو بە شێوازێک چۆن دەڵێ هانی خەڵک بدەن و خەڵک ئاگادار بکەنەوە و بەڵێنی ڕاستگۆیانە بە خەڵک بدەن کە چکە بەڕاستی خەڵک ناومێت بووە. بەڵام سوپاس بۆخوا تا ئێستاش خەڵکێکەیە کە جێگای سیقە و متمانەیە و خەڵک باوەڕی پێەتی و لە ناویشیاندا کە لیستی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووکە کە هەردوو حزبی یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری بەیەکەوە لیستێکیان پێکهێناوە و ئەوان دەیانەوێت لە ڕێگەی ئەم لیستەوە بە نوێنەرەکانیان بتوانن خزمەتی خەڵک بکەن. یعنی حقیقەتەن خەڵک ئەمڕۆ خزمەتی دەوێت، خەڵک ئەمڕۆ دەیەوێت بەڵێنەکان بگەنە جێ، خەڵک دەیەوێت ژیانی خۆش بێ، گۆڕانکاری لە ژیانی دروست بێ، خەڵک دەوێت منداڵەکەی ینی بە حقیقەت ینی پەروەردەیەکی باش بکرێ و فێری خوێندن و خوێندەواری و بەڕاستی زانست ینی پەرەی پێ بدرێ و لە ڕووی تەندروستیەوە بەڕاستی هەوڵ بدرێ کە نەخۆشخانە بۆ خەڵک بکرێتەوە و هەروەها گرنگجی بە تەندروستی خەڵک بدرێ. لە ڕووی ینی خزمەتگوزاریەوە شار بەڕاستی حیفە ینی شارێک لەسەر بەحری نەوت بێ، بەڵام لەسەر ئەم شارە گەڕەکی وێران هەبێ و خاچی داگیرکراو هەبێ و خەڵکی فەرامۆشکراو هەبێ. ئەمانە بە حقیقەت ینی جێگای داخە. بۆیە هیوادارین کە لیستی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک کە دوو حزبی ئیسلامی پێچیان هێناوە و هیوادارین کە خەڵک متمانەیان پێ بکە و هەروەها خەڵک دەنجیان پێ بدە و خەڵک بەڕاستی وەکو ئاماژەم پێکرد خەڵک دەیەوێ خزمەت بکرێ، خەڵک خزمەتی دەوێ، خەڵک کوردی دەیەوێت لە ناوچەدا بڕێندراوەکان یەکدەنگ بێ، یەک لیست بێ، یەک هەڵوێست بێ، بەڵام کە نەیان کرد و کە ئەوەش بابەتێکی ترە. بۆیە من زیاتر حەز دەکەم ڕێگا بە ئێوە بەڕێز و خۆشەویست بدەم، ئێوە بە پەیوەندی تەلەفۆنەکانتان بە ئەو ژمارە تەلەفۆنانێک کە دێتە سەر شاشە. کاک محمود لە دهۆک سڵاوی خوارد لێبێ، ئەم کاتت باش، چۆنی ئەحواڵت چۆنە؟ باشی سەلامەتی؟ سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ بەڕێزت کاک محمود. بەڵێ کاک محمود گیان. وەڵام مامۆستاکەم مەسەلەی حزب کوردستانەکان لە ناوچەدا بەڕاوەکان پێویستە کار بکاتەوە بۆ مافی ئەم منتەقەی کوردیە، ئەم منتەقەی کوردیە چکۆ لە منجەوە ئەم منتەقە مەحروم بووە. بەڵام مامۆستاکەم بەداخەوە یعنی لە دوای ساڵی 2003 بە تایبەتی شاری کەرکووک ئیغمال کردەوە بە لای دەسەڵاتی کوردیەوە مامۆستاکەم. ئەمە حەقیقەتە. دووەمیە مامۆستا بە تایبەتی لەسەر خەڵکی شاری دووس ئادەی بکاتەوە خەتەعی دووبارە نەکەتەوە. ئەوە کەسێک جەڕبان دوو جارە نەجەڕبێتەوە، کەسێکی ئەمینەکانیش شەریفەکان هەردەژێتەوە کی مامۆستا فەرحان غەریب. هەروەها مامۆستاکەم من ئەم کۆمەڵە دەردەوێت شێوازێکی زۆر جوانە کە هەموو ئەحزاب حزب ئیسلامیەکانی لە کوردستان بە یەک قایمە خوارە مامۆستاکەم. بەڵێ کاک محمود گیان، دەستەکانت خۆش بە قوربان، زۆر زۆر سپاس دەکەم، زۆر سپاس. بەڵێ تەمان بڕیارێکە لە 18/12/2023
هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق ئەنجام بدرێ و دیارە کوردیش لە بەتایبەتی لە کەرکووک و لە مووسڵ و هەروەها لە دیالە و سەلاحەدین دیارە لەم پارێزگایانە نوێنەریان دەبێ بە تایبەتی کە ئێمە باز لە لیستی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک دەکەین کە لیستی یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەریە کە بەیەکەوە چونەتە نێو هەڵبژاردنێک و چێبەرچی هەڵبژاردن هیوادارین کە خەڵکی کەرکووک و خەڵکی ناوچەکانی دەوروبەری کەرکووک ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە ئەم لیستە لەبیر نەکەن و دڵسۆزانی ئەم لیستایان لەبیر بێ و هەروەها خەمخۆری ئەو دوو حیزبیان لەبیر بێ کە چۆن لە ڕابردوو بە هیچ شێوەیەک درێغیان نەکردێ لە خزمەتکردن ئەوەندەی کە لە توانایاندا هەبێ ئەوەندەی کە بۆیان لوابێ و ئەوەندەی کە بۆیان کرابێ. کاک عەلی لە هەولێر سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش بە قوربان. کاک عەلی جان چی بکەن یعنی چۆن مەسەلەن حیزبە کوردستانیەکان لە ناوچە دابڕێنراوەکان خزمەتی کێشەی کورد بکەن چۆن بە چ شێوەیەک؟ وەڵام مناڵم نایکەن. بۆ نایکەن؟ تاکیدم بۆیە نایکەن حەزەکەی تەلاقی بۆ بۆ ئەوە ڕەشبینی بۆ گەیشتە ڕادەی تەلاق گوێ من گرە بەڵێ دوو کارڕا یەکیان وتی من پێشتۆ مریات تۆ پێش نەمری وەڵا خوای زانێکی دەی من تەلاقی خۆم تۆ پێش نەمری بۆ کابرا تەلاقی خواردم وتی پێش نەمری وەڵا تەلاقی کەوتۆچین بۆ لای مەلا وەرە و پێ فڕۆ کابرا وتی فەم مەلاقە و بە خەڵکەکەیتی کاکیدا ئەگەر من پێش ئەو بمرێمەوە تەلاقم نەماوە تەواو مردی ئەگەر ئەو پێش من بمرێەوە تەلاقەکەی من نەکەوتۆ وتی ئەوە حەل بوو بۆ کاک عەلی ئەوەندە ڕەشبین بووە بگاتە ئەو ئاستەی کە تەلاق بخوایتیان نەکردەوە هیچیش ناکەن بۆ وەڵای کاکی جان حەزەکەی هەموو ڕۆژە تەلەفۆن بۆم بەرنامەکەم لەسەرەوە مەسەلە تەلاقتان بۆ کاک عەلی ئەترسم ژنت نێنابێ بۆیە ئاوا تەلاق دەخۆی بارە وەڵڵا سوور بزانی شتێک کە ناکرێ و نابێ باشە کاک عەلی خۆی دوو حاڵەت هەیە ناکرێ و نایکەن یعنی کەواتە ئەگەر بیانەوێ دەکرێ وەڵڵاهی بەتاکید وانە بەتاکید وایە ئەگەر بیانەوێ ئەکرێ بەڵام نانێت بۆ نایەنەوێ خۆش پرسیارێکە بۆ نانەوێ مەساڵەحیان لەوایە کە نەکرێت ئەوان کوردایەتی ناکەن ئەوان تجارەتەکەن تجارەتەکە قازانجان لەوانێت ناکرێ ئەو هەموو خەڵکە بەشداری پێ بکەن هەر بەش خۆیان دەکا بەتاکید هەر بەش خۆیان دەستەکانت خۆش بکە عەلی گیان زۆر سپاس بە قوربان دەست خۆش بێ بەڵێ کاک عەلی بەڵێ طبعا بەداخەوە یان دەڵێن بەداخەوە یعنی دوو دەسەڵاتی کوردی خەڵکیان ینی گەیاندۆتە ئەو ئاستەی کاگارام سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش لە کەرکووک سڵاو کاک ئارامجان کاگارام لە داخلی کەرکووکی لە دەوروبەری لە چەمچەماڵی لە ناوەندی کەرکووکی بەڵێ لە ناوەندی شاری کەرکووکی خوا بتان پارێزێ خوا سەرکەوتوتان کە ئەو شارە بە کورد و پێکاتەکانیەوە مۆفەق بن سەرکەوتوو بن ئینشاڵڵا نمونەی جوانتر پێشکەش بە عێراق بکەن چونکە بە فعلی ئەگەر خەڵکی ئەولا لە خەڵکی کەرکووک بگەڕێن خەڵکی کەرکووک دەزانن بۆ خۆیان چۆن دەژین لەگەڵ ئەو خەڵکە بەڵێ کاک عەلی کاک ئارامجان تۆ پێت وایە کە ینی کورد دەبێت چۆن ینی چی بکاتن ینی چۆن خزمەتی کێشەی کورد بکات لە کەرکووک کورد دەبێت سیستەمێکی دادپەروەری تەواو بکات نابێت جیاکاری لە نێوانەوە بکات نابێت جیاکاری لە نێوان حەزبە جیاوازەکان بکات یان ئێمە حەزبی زۆرین لە کەرکووکایە بۆ نمونە هەموو حەزبەکان لێرن نابێت بۆ نمونە تۆیش بۆ حەزبێک بکەیت بۆ حەزبێکی دیکەی کوردی نەکە یان بۆ نەتەوەی کوردی بۆ نەتەوەیەکی دیکە نەکەی ئەمە هەڵەیە پێچەوانەی شایع ناکرێت بەڵێ ئێمەمانێت پارێزگارێک بێ خزمەتی هەموو پێکاتەکان شاری کەرکووک بکات بە هەموو دەوروبەری کەرکووکەوە وایە ئێمە بەڵاستی بێزاربوون لەم حەزبانە ئەم حەزبانە هەموو قسەکانیان یعنی قسەی دووبارەن یعنی هیچ شتێنیان پێ نییە
بەداخەوە ینی چی وای لێ کرد کاگارام ئەوەندە ینی بەو شێوەیە ئاوا قسە بکە ینی چۆن دەڵێ ڕژبین بێ ئەمەل بێ والله براتەمە زانین چۆنە ئەمە زۆر ڕژبینی لەمانە چونکە ئەمانە کارێکی وایان کردووە نییە نازانم خۆیان چۆن باوەڕێن بەم سیاسەتانێکە پەیڕۆ دەبن چونکە سیاسەتێکی هەڵەیە یعنی سیاسەتی هەڵەی وای کردووە کە نەتەوەکانی تریش بە گۆنەیەمانەوە ڕەکان لە کورد بێتەوە بەداخەوە بیگۆڕن ئەو جارە بیگۆڕن ئەوەی کە پێشتوو دەدەنگتان دایب ئەو جارەمیان دەنێ والله گۆڕن ئەم جارە بە هیمەتی خوای گەورە پشتیوان بەخوای گەورە پشتیوان بەخوای گەورە دەستەکانت خۆش کاگارم هەر لە کەرکووک باوکی هاڕون سڵاوی خوات لە بێم کاتت باش سڵاو بە قوربان باوکی هاڕون فەرموون بە قوربان قسە بکە بەڵێ بەڵێ گوێت لە من نییە منەوە قسە لەگە تۆ دەکەم فەرموو ئەو کاتت باش بە قوربان زۆر سپاس سپاس نازانم تەوەرەکە لەسەرەوە چۆن حیزب کوردستانیەکان خزمەت بە خەڵکی کەرکووک بکەن بەڵێ وایە کێشەی کورد بەگشتی و خزمەت بە کەرکووچەکان بەڵێ زۆر باشە بەڵێ بەڵام مامۆستای بەڕاست ئەگەر تۆ پرسیارەکان لە من بکەی من دەتوانم ڕاستەوخۆ وەڵامت بدەمەوە کەسێکی دانیشتوو لە شاری کەرکووک من لە خزمەتان فەرموو باشە من لە تۆ دەپرسم ئایا لە ماوەی دەسەڵاتی کوردی لە کەرکووک چیان بۆ ئێوە کرد وەڵاهی لە ماوەی دەسەڵاتی کوردی لە سەردەم کە پێش 16 ئۆکتۆبەر دوو سەتا بوو بەس قژدوولەکان هەبوو یاخود ئەو کەسانە ئەو کەسە بەدەست بوون لابەدەست بوون لە سارەکە ئەوەی ناوی کردێ بۆ کوردیان کردێ بۆ کوردیان نەکردووە یعنی بەرژەوەندی خۆیان بۆ خۆیان تجارەتی خۆیان من باشتێکت بەڕاستەوە پێوان کامەوەستەخەڵە بەڵێ من وەک کەسێکی کورد لەو وڵاتە مستارە وە خاوەن شەهید و کوڕە شەهید تا ئەو قسانە دەکەم هەمووی ناخی بمەوە دیکەم قەسەم بەخوای گەورە لەبەر ئەوە نییە دەنگ دەدەم کە بوو کوردی بدەم ئەم جارە دەنگ بەس بۆ ئەوە دەدەم کە بیسەلمێنرێ ئەم شارە چێ ماوەتەوە چێ ڕۆیوە ڕای کردووە وە کوردایەتیش بەسەر ئێمە نەسۆرتن وە مزایدەت بەسەر کوردایەتی ئێمەوە نەکەن کە ئەوان لە ئێمە کورتترن بەڵکو ئێمە لەوان کورتترین ئەوان لە 16 ئۆکتۆبەر هەموو ڕایان کرد ماڵ ماڵە خۆیان دەرکرد و هەموو ئەندام و هەتا حیزب بارەکانی خۆشیان کرد و ڕۆیشن زامن لەو میبەرە بەڕێزەوە داوا لە جەنابەت دەکەم و داوا لە هەموو مسلمانانی کوردستان دەکەم و خشاری کەرکووکی خۆشەویست دەنگ بدەم بە لستێک کە خزمەتی خەڵک کات دەنگ بدەم بە لستێک کە ڕێزی لە خەڵک دەتوێت دەنگ بدەم بە لستێک کە ڕێزی لە ئیسلام دەتوێت دەنگ بدەم بە لستێک کە لەگەڵ خەڵک بۆ دەنگ بدەم بە لستێک کە دیفاعی لە خەڵکی مەزن ئۆشارە کردووە کەوی دوو حزبی بەڕاستی ئێستا هەموو خەڵکێک دەیانناسێ کە دەناسرێنەوە بە خزمەت کە دەناسرێنەوە بە دادوەری بە دادپەروەری کە دەناسرێنەوە بە هەموو شتێک شتی چاکیان لێ دەخوێنرێتەوە کەویش کۆمەڵی دادگەری کوردستانی یەکگرتوویستانی کوردستانە بەڕاستی ئەوەی دەنگ نەدات بەم دوانە بە حەقەت پەیوەندیانی کوردی ئاسڵ نییە بەڵێ ئەنی پێ دوایە کە ئیشاڵا لیستی هاوپەیمانی مەشغەڵی کەرکووک دەنگێکی باش دەهێنێ و لە نێو خەڵکە مەقبولیتیان هەیە و خۆشەویستن مامۆستاگیان سێریکە ئێمە بینی سەر ئەسڵی مەسەلەکە کاوان شەڕیان دەکرد شەڕی نەگریستی ناوخۆیان دەکرد کۆمەڵە مناڵێکی هەتیریان بۆ ئێمە بەزێت کۆمەڵە ئافرەتێکی بێوژنیان بۆ ئێمە بەزێت ئێمە تیمان کرد جا لەوەی ئەوانەی ئەوە خەڵک بکوژن ئێمە تیمان کرد هەستان ڕێزمان لە هەتیوەکانیان گرت معاسمان بۆ هەتیوەکانیان بڕیەوە یعنی حەق وایە دەنگ بدەن بە ئێمە یعنی ئەوەی کە دەبیندرێت لە کۆمەڵ و لە یەکگرتو تەنها خزمەتە شتێکی تریان نبینیەوە خەڵک سپاس بۆخوا ینی یەک لە نیعمەتەکان و فەزل و بەرەکەتەکانی خوای گەورەیە هەموو مسلمانان هەر وەک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێت مثل المؤمن كمثل الغيث أينما وقع نفعه الحمد لله ئەوە یەک لە بابەتەکانە بەڕاستی من داوا لە هەموو مسلمانانی کوردستان دەکەم وە کەرکووک شاری کەرکووکی خۆشەویست دەکەم بە کورد و عەرەب و تورکمان و هەموو نەتەوەیەکان دەنگ بدەم بە لستی مەشخەڵ دەنگ بدەم بە لستی معالم بەڕاستی ئەو لستە ڕاستە ئاگرێکی پێیە بەڵام ئەو ئاگرێ نییە بۆ خەڵک سوتاندن بەڵکو ئەم ئاگرێ بۆ ڕێگا ڕووناکردنەوەی هەموو خەڵکی بۆ ڕێگەی ڕاست ئینشاءالله من داوا لە هەموو خەڵک دەکەم و لە هەموو کوردێکی بەسەرەف و هەموو عەرەبێکی بەسەرەف و هەموو برا تورکمانێکی بەڕێز و خۆشەویست هیچ فەرقمانی ئێمە لەو سارە وەک برا دەژین بەڵام دەنگ بدەم بە ئێمە با ئێمە تاقیێنە بزانین ئێمە چیمان کردو بۆ خەڵک و داهاتوومان دیارە و ڕابردوومان دیارە و ئێمە هەڵگیری پەیامێکین کە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام سەرمەشق و سەردارێتی بەڕاستی ئێمە بە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام سەربەرزین دەستەکانت خۆش کاک باوکی هاڕون زۆر سپاس بۆ بەڕێزت زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ هیوادارین کە هەموو خەڵکی کەرکووک دەوروبەری کەرکووک ئەوەی کە مافی دەنگدانی هەیە
دەنگ بدەن بە لیستی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک کە ئەو هاوپەیمانەتە پێکاتوە لە نێوان یەکگرتووی ئیسلامی و هەروەها کۆمەڵی دادگەری هەردوو ئەو بەڕێزانەی مامۆستا یوسف ئەحمەد زەنگەنە ژمارە 1 و مامۆستا فەرحان غەریب ژمارە 2 کە کاندیدی ئەو لیستەن و هیوادارین کە دەنجیان پێ بدەن و هیوادارین لە کوردستان ئەوەی خزم و کەسیان لە کەرکووک هەیە کە پێیان بڵێن دەنجیان پێ بدەن بەوەی کە بتوانن خزمەتی خەڵک بکەن. باوکی محەممەد لە هەولێر سڵاوی خوارد لێبێ. سوپاس بە قوربان. بەڵێ گیان دەربارەی هەڵبژاردن کەرکووک بەڵێ بەڵێ دەبێت کوردەکان هەموو یەک دەنگبی بەڕاستی بەڵێ ئێستا هەر کەسە بە ئەو لستێک دابەزیە دەنگەکان پەرتوبراو دەبێ بەڕاستی بەڵێ بەڵام یەکگرتوو کۆمەڵ بە یەک لیست دابەزیون یەکگرتوو کۆمەڵ نیە هەموو لستەکان بەڵێ مثلا بۆ نمونە جاری یەکەم یەشێکی نیشتیمانی کوردستان لستەکی دابەزان گوتی هەموو یەک دەنگ بێت پێم باش بوو یعنی هەموو یەک دەنگ بان کورسەکان قورسایی خۆیان دەبوو خۆی ئەگەر دوو حزبی دەسەڵات کاک باوکی محەممەد ئەگەر دوو حزبی دەسەڵات لە ڕابردووش و لە ئێستاشدا ئەگەر یەک دەنگ و یەک هەڵوێست و بەڕاستی کار بکەن بەبێ جیاوازی بۆ کورد و بۆ نەتەوەکانی تر و بۆ حزبەکان هەموو بەیەکەوە وەکو ئەوەی چۆن دەڵێ ڕابردوویەکیان هەبایە لەو بارەیەوە ئەو کاتە لیستیش پێک دەهات بەڵام یعنی خەڵک پێی وایە کە ئەوان لە ڕابردوو تەنها خۆیان تاکڕەوانە کاریان کردووە وەکو پێویست خزمەتیان نەکرد بۆیە ئێستا کەژ نەیانتوانی ئەو لیستە پێک بین و ناشتوانن پێشی بێنن. بەڵێ بەڵێ قسەکە زۆر زۆر جوانە ئێستا لە کوردستانیش لە کوردستان یعنی بەڵێ 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 کاک باوکی محەممەد بەڵێ ئێستا لە کوردستانیش لۆ نمونە هەمومان ئەگەر یەک دەنگ بین یعنی یەک ڕێز بین تەبایی لە کوردستان هەبی بەغداش ئەو قورسایی نابی لە سەرمان بێگومان لە کەرکووکیش حینیا وایە یعنی ئەگەر ئێستا لۆ نمونە کۆمەڵ و یەکگرتوو بە شانازیەوە یان ئەو لستە کوردەکان هەمویان بە شانازیەوە دابەزینە ئەگەر هەمویان یەک دەنگ بن مثلا لۆ نمونە 12 کورسی بی یان عەفوەن 7 کورسی بی 8 کورسی بی قورسایی خۆی دەبی لە کەرکووک یعنی لۆ نمونە ئێستا مثلا ئەگەر بێت و ئەو عربەکان هەمویان بە یەک لست بن باوەڕکەی لە کوردان زیاتر کورسی دەینن کورسەکانیان زیاتر دەبی ئەو زات پارێزگاری شەر دەبتە عەرەب بەس ئەگەر ئێستا هەمووان یەک دەنگ و یەک لست بن ئیدی پارێزگا ببێم نەتەزە هەر چێ بوو یەکی لێ وەساوی بی بۆ ئەوە زۆر یعنی کوردێک دابنێن کورد بێ یعنی هەمووان بە یەک چاوسێرکە بڵێ ئافیارە وەڵا هەر کەس هەموویان بە یەک چاوبی و دوای تاپۆشیش ناکرێ هەموو ئەگەر بە یەک لستبی تاپۆشیش ناکرێ مەسەڵەن باشتر دەبێت دەستەکانت خۆش باوکی محەممەد زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ و زۆر سپاس. لیستی مەشخەڵی کەرکووک بە ژمارەی 163 بە ژمارەی 163 و هەروەها دوو کاندید کاک مامۆستا یوسف ئەحمەد زەنگەنە ژمارە 1 و مامۆستا فەرحان غەریب ژمارە 2 کە لیستی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووکە هەردوو حزب کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی کوردستان پێشیان هێناوە و ئەمڕۆژ لە شاری کەرکووک کارنەڤاڵێکیان ئەنجامدا و داوا دەکەن لە خەڵک کە متمانەیان پێ بکەن و دەنجیان پێ بدەن و ئەو ڕابردە جوانەیە کە هەیەیان بووە لە خزمەتکردنی خەڵکی کوردستان و کەرکووک بتوانن کە بەردەوام بن لە خزمەتکردن. کاک مامۆستا ئازاد لە کەلا فەرموو براکەم. السلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله مامۆستا ئازاد گیان. برای بەڕێزم. بەڵێ گیان. ئێمە کێشەیە لەوە نییە کورد حکوومەتە تورکمان حکوومەتە عەرەب حکوومەتە ئێمە ئەبێ بە یاسا حکوم بکەین کورد ئینشاڵڵا ئەگەر کورسی هێنا لە کەرکووک بە یاسا بە یەک چاو خزمەتی کەرکووک وایە بێگومان ئەگەر یاسایەک هەبێ سیستەمێک لە وڵاتە هەبێ ئەو کاتە کەچێ دەبێ بە سەرۆکی هەر ئەکەیەکی ئیداری دەبێ بە سەرۆک وەزیران دەبێ بە سەرۆکی پەرلەمان و یاخود هەر شتێک کە یاسایەکی تۆکمە و پتەوە هەبوو بێگومان جیاوازی نابێ گرنگ نییە ئەو کاتێکی حکم دەکا گرنگەوەیە دادگەر بێ. بەڵێ ئینسان لە وەک لە فڵانی ترۆ زەهات و عاجوولە دایمە حەز لە بەرژەوەندی خۆیەکە بەڵام ئەدێ جگە لە ڕەمیر یاسایەکی شێتر بێ یعنی
لە یاسا بتێت ئەگەر نەترسێ بێگومان بەلای خۆی ڕایکێش و بەرژەوەندی خۆی من چەند ساڵی 6 ساڵ لە ئەڵمانیا بووم لە هین بووم ئێستا لە هەند هەمووان نەزانین لەوانەیە سەد قەومیەتیشی تیا بێت 500 ئاینی تایە 500 ئاین ئاینی تیا چەند قەومیەتی لەتەوەی جیاوازی تیا بەڵام یاسایەک هەیە لەسەر هەموویەوە جاگە من فرقی نییە کوردێک ئەگە ظالم ستەمکار بێ یا عەرەبی یا تورکواری فرقی نییە ظالم هەر ظالمە و ستەمکار هەر ستەمکارە هەر کەس بێ ظالم ئەگەر براتی هەر ظالمە هەر ظالمە وایە خۆیان دێ یاسایە لەسەری و بێ بە یاسا حکوم بکرێت کاک مامۆستا ئازاد بەو پێی کە مامۆستا ئازاد بۆ پێی کە جەنابتان چەند ساڵێک لە دەرەوە بوون لە ئەڵمانیا حتمما لە یەک لە ویلایەتەکان لە یەک لە هەرێمەکان دانیشتووی و کار و کەسابەتت کردووە و 5 ساڵ وەبزانم ینی کەم نییە بەڵێ حتمما جەنابتان ینی کە لەوێ بوونە دەزانن لەوێ سیستەمێک ئەو وڵاتە بەڕێوە دەبا نەک کەسەکان نەک تاکەکان بەڵکو سیستەمێکە و یاسایەکە و دەستورێکە وەکو ئەوە هەر کەسێک بێ دەستا و سکێ دەبێ بڕوە من بۆ نمونە کاتەکەش لێگرم بۆ من لە ماوەیەک لە BM شما کرد عەقدەکانە ساڵ بوو 2 ساڵ و مەسەلەن هاتاز دەکردەوە 2-3 ساڵ 2-3 مانگ دێم و چا بوو لێ دایرێکە بوو پیانەوت ئەربایستان یعنی دایرەی عەمەلی خۆمان دوای 2 مانگ چوون بۆ ئەوێ ئافرەتێکی لێ بوو ڕاستەکەمیان بڕی بوو ئەو ماوەی سەردەیش بوو بری بووی مچوو لای دایشتم وتم وەڵای ساعت مارکێتێک ها لە ژێر ئەم بینایەوە لە ژی لە خوارە وتی وتم ئێستا لەوێ من ئەچم ئێستا ئەوەی پێویست بێ ئەوەموو ئەڕۆموانی بە کوردی ئایدزم ئەگەر پۆلیسی شادوتی تێوتی دژی بکەی ئەو ئافرەتە وتێتی وتی بەرکەی وام وتی وتم کە واتەکەمە ئەبڕی وام پێ هەڵێ وتی دەدانیشە بەخوا دەخۆی چوون لە ژوورەکانە شەکانی جێبەجێ کرد خۆی بەدەستیش بارەکەی بۆ هێنا معنی بە کاش بۆی هێنای ئەرێ بڕوا بە کاشش خۆ لێ مۆدێلی کاش نییە بەڵام بە کاش وایە لێ سیستەمی ئەلێکترۆنیە هەمووی بانکیە لەبەرەوە وایتر خۆەوە ئینی خۆی نەبوو لەبەر یاسا لەسەرێ و فعلەن ئەو تاوانبارە بوو هەن کەواتە قانونێک هەیە کە پێوەی پابند بن ئەوەی کە کارەساتە لەم عێراقەدا بە قانون پابند نابن قانونی ئێمە کێشەکەمان بێقانونیە کێشەکەمان لەمە نییە ئەمە تورکمان ئەمە عەرەب و ئەمە کورد و ئەمە چییە ئێمە کێشەکەمان بێسەروبەری یاسایەک نییە ئەیسا بۆ جوانە ئیسا هەر لێکێ لەم دوو حزبە خۆمە نەزانین یەکێک و پارتی ئەیسا بێنە ماڵەکەی منە دیوارەکان بڕۆخێنێ بەسەرمە بەچی بۆ لای کێش شکاڵە بکەم ڕاست بۆ لای کێ بشم بەداخەوە کاتی خۆی یەک نمونەی تریشە ئەڵێ کابراایەک ماڵەکەی دزرا بوو نازەشی بۆ سەراتی بۆ ناچی لەلای پۆلیس کات بکەی وتی کێ لە پۆلیسیش لە خۆیان نییە ڕاست دەستەکانت خۆش کاک مامۆستا ئازاد دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس دەچمەوە کەرکووک سڵاو کاک فریاد گیان ئەم کاتت باش کاک فریاد سڵاوی خوارد لێبێ ئەم کاتت باش ئەلو بەڵێ جۆر لێمە بەڵێ مەلە گوێم لێتە کاک فریاد سڵاوی خوارد لێبێم کاتت باش لە تۆ و لە تەواوی کارمەندانتان دەستخۆشی بەرنامەکەی سپاس چۆن حزبە کوردستانیەکان لە ناوچە دابڕێنراوەکانی کوردستان چۆن خزمەتی ئەم کێشەی کورد بکەن بە قوربان بەڵێ وەڵاهی لە ڕاستیە من پێم وایە لە دوای نەوەتویەتەوە هیچ شتێک نەماوە بە ناوی خزمەتگوزاری و خزمەتکردنی میلەتەوە ئەوەی هەیە مەسەلەی خزمەتکردن و ئەمتیما و دڵسۆزی با بڵێن ئەحزابە کوردیەکان بۆ خەڵکی کەرکووک بەتایبەتی و 2000 هەموو کورد و ناوچە دابڕێنراوەکان ئەمە تەنها وشەیە خزمەتکردن بەس لە کاتی بانگەشەی دەنگدان و ئەو کاتانە 4 جارێک بە خەڵکی کەرکووک بەتایبەتی دێتەوە بیران هەر سەرای تا ڕادێک تۆزێک ئەتوانێت بڵێ پێشکەوتنی بەخۆی بینێ لە ڕووی بیناسازی و جادە و ئەم شتانەوە جینە لە ڕووی چۆن بڵێ پیشەسازیە و لە ڕووی دامەزراندنەوە ئەویش هەروەکو کەرکووک وایە بەڵام قوربانی سەرەکی لەم لێوانەدا ئێمەی کەرکووچین هیچ خزمەتێک ئێمە ناکرێت هیچ کاتێک ئێمە لەبیر نەبووە بەڵام من لە کەناڵەکەی ئێوە ڕایەگەێنم هیوادارم و کەسانی کە جوانم دەر زۆگرن لە ساڵانی ڕابردوو ئێمە ساڵ جارێکە ئێمەی کەرکووچیان دێتەوە بیر وەک دیکە کەس ئێمەی لەبیر نییە هیوادارم ئەو ڕابردووە لەبیر نەکەین هیچ کەسێک دەستەکانت خۆش کاک فریاد زۆر سپاس زۆر سپاس
يك بياني بتوجي بله وابدا كان بيان هين برز ما متعلقة فيه ونيا بله من بس خوشيرز وسلاي كتابة من يبغى برز ما متعلقة فيه هذا كارناك أو تيجي كتابة هي لنا ومجتمع ولنا قومية نبع بله من مثلا يعني جمعية في شيء وان كذا سواء إما يعني تصوري زيادة معنا كبراتي لما متعلقاتي من كتابي هو برزنا درجة وخيلومة وأمانة أو يعني برياك العلم الزانياري بله لسه قولوا هيك اشتواي نكر هو دار بوران كاريك بكري يعني كرد ناري يعني تاكيد بدي تاكيد وشيء بدي تاكيد يعني تصوري هو بداخل يعني أجد بقول لك كاتشتغرم. لا أسيء. كان يجي استكانات أجد بس أمضاء كانوا بس نارزاي أكيد. خاصة خود راود بكاتي صدام حسين كعلى كاتي صدام حسين وأبو أمان يعقوب يعني صدام حسين سنة لي نعلت يجي يبغى يستمر بس بلا كاتب بو إما إلى خرابين كسمعنا بسابي بو إلا بو بس في مكان بسانة بس إما كنا كم تقول الله فانا أو بسيط مروح من الجامعة أنا تقريبا جزائي ميدا فيها بزينو بنيني جوا دەستەکانت خۆش کاک فریادجان دەستەکانت خۆش زۆر سپاس بە قوربان زۆر سپاس کاک مامۆستا لوقمان لە کەلار سڵاوی خوا دەبێم کاتت باش کاتی خۆت باش مامۆستای باشی برای گەورەم خۆتان باشە سپاس بۆ بەڕێز خۆم لە ناوچە دەبراوەکانم هاوارە میستەکە لە کەلارەوە ڕزگاری بەڵام لە ناو ئەم دەبرەکەم بەنجە لەو کەلارەوە لێرە دانیشتین جا 16 ئۆکتۆبەر تر لەو ناوە نەمانە ناوارە بیمان زۆر بەداخەوە حتى كيش مسؤول الناس سبر بسمعنا بيجي شيطان هيك شيطانية كيش هو شاكس خدمة كرد نكرد يا كم زعنا مخم ساعة كيانا جينا شو مسؤول كرد هاتيا بس كرد هاتيا خدمة كرد كردية إيش خدمة معنا كلنا فخم مع مستمر أنا على كل ساعة مش برضه وكر تزام دريا لنا لا فرور دواء تزام دريا يعني خلاص حال حاضري كيش ما هي لجل عرب أو ذكانا فخم قالك الموت شما بحاول دام لو دم ملبان هاتشي برتسكود هرجو لينك إيش والله ما ندى سوا لو إيش خواش دسلان بيت عرب هذا كان بانونا ولو ورا كاس قالك ما دو عرب كان هذا كان إذن هكذا داجز زي كان ما هذا كان كش قالك تك والله ما ناس يا بيجي معي اللي قلتانا بلا ما يجي مع أخماني سنوري منيا بس نورتونيا يعني ما مستلق عرب هذا كان خلق خوارة داجز زي كذا كان أتي بنا كلارو بنا سليمانية وكسب زانبتو والله رجش لنا فيه بلا ناكل كاتك شنبو جل كنا رجل ما كان له جيش عراقية ولا مو شقدار كان عراقي رجل ما كان أما شو والله مكاب وحكمتك لا لكاتي دنقداني شاف ديم بيتان ضلين كاكا دنق مامدني والله بيجوا معنا وستاك حال حاضرين هذيك دور بانزور وجا همو يمكن بوجه كان دلنا خابكان برجع خابكان لأنه دبر ما بلا مدنا يمكن والله أي بيت نوتن كأما کاتێک هانەمان بۆ ئێوە هێنا و پێمان وتن کاکەوە خاکمان داگیر دەکرێت و خانومان داگیر دەکرێت و زەویمان داگیر دەکرێت بەهانامانەوە ورن بۆ ئێستا دیار نەبوون بۆ ئەو کاتی دیارن بۆ ئێستا دێن آخر مامۆستا وەڵامی کە خۆم مامۆستا ما ناخۆم شادانەکانی لە مامۆستای ناڕازی خەڵک کوردستانەکە گردو بێن یەکدەست بوون ئەم مەسئوولەتیاتەکانشە ناتوانەوە دەمان بگرن لەوەما جاران خەڵەتیایمان بەڵام سەکشما عمرمان گەورە بێ لە 2030 2004 بەجێنی بەعەز ڕخیا خلطيات كانت لي خلطيات ما كخما مثلا خلطيات بدندان تاكيت ما خلطيات ما لو رزاك ما انا بايشني كان قواره ما نيرسن كيش ما مصابوها مصر ما بران كل ساعه كيش دروس كردان يعني مش خبرنا يعني كيش كلمه تابت كهرباء او شكلتها بيغور اوزار ان شاء الله لیستی هاوپەیمانی هەڵبژێرن ئەو زارە پشتیوان بەخوای گەورە دەستەکانتان خۆش دەستەکانتان خۆش بێت زۆر سپاس بە قوربان زۆر سپاس لا هەڵبژاردننی ئەو جارەی کەرکووک دیارە کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی بە لیستی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک بەشداری ئەم هەڵبژاردنیان کردووە کە هەرێکە لە بەرەزان مامۆستا ئیسف ئەحمەد زەنگەنە بە ژمارە 1 و هەروەها مامۆستا فەرحان غەریب بە ژمارە 2 کاندیدانی ئەم لیستەن کە لیستی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووکە کە هەردوو حزبی یەکگرتووی ئیسلامی و هەروەها کۆمەڵی دادگەری پێچیان هێناوە و داوا لە خەڵکی کوردستان دەکەن کە دەنجیان پێ بدەن و متمانەیان پێ بکەن کە چۆن لە ڕابردوو بەو توانایی کە هەیان بووە بە پێی توانایی خۆیان خزمەتیان کردووە. کاک سالار لە چوار قوڕنە. کاک ساڵح
بەڵێ ساڵح ئینشاءالله. ئینشاءالله ساڵحی ئینشاءالله. کاک ساڵح چۆنی؟ ئەوە ڕۆژێک یەک تەلەفۆنی کرد وتی کاک ساڵحی گوتم وڵای ئینشاءالله ساڵحم بەس وەڵڵا ناوم ساڵح نییە. والله ئینشاءالله ساڵحی شی و ناویشت ساڵحە. بەڕێزی کاک ساڵح جان. بەڵێ تۆ دەڵێتی کاک ساڵح لەو باس و بابەتی هەڵبژاردن و سپاس. دیارە ئەمن دەبێ لەسەر بابەتەکەی لەسەر ناوچە دابڕێەوەکە لەسەر چەمکەکەی قسە بکەن خودی چەمکەکە. دیارە تۆ کە شوێنەگەگە تۆ کە خاوەنی خودی خۆت بۆ خۆت دادەبڕێت بۆ ئێستا تۆ کە باسکێکت پێوە ئی خۆت بۆ دەڵێت کە لە دەرەوەی باڵتەوەیەکەی دەڵێ ئی خۆنی ئەو دەستەواژە نەک لە هەموو کوردستان بەکاردێن تا سیاسەکانیش بەکاردێنن لە کوردستاندا. تەماشاکە سێری عەرەب کە ئێستاش ناڵێن حکوومەتی ئیسرائیل قەوارەیەکی زاوی ئەوجا ئێمەی کورد ئەو حیزبانە لە کوردستاندا هیچیان هەوڵ نادەن لەسەر مەسەلەی کێشە دابڕاوەکان. ئەوە بعدين مناقەشەیان دەکەن لە ئەسفەوەتایە لەبەرەوەی ئەگەر بێت و میلەتی کورد هەتا ئێستا یەک دەنگ و یەک هەڵوێست و یەک ئیتیجانی بۆ مەسەلەی کورد و بۆ مەسەلەی نەتەوایەتی من دەڵێم ئەو شوێنانەی ئێستا کەرکووک ڕۆی ناوچە دابڕێدەکان ڕۆی ئاگاو لە هەولێرێ بێ و لەگەڵ سلێمانیە ئێستا مەدەڵانەیە دەدەرسێن دەڵێ من شتاقی دو شاری لە عەرەب دەکرێن بەڕاستی کەسێک نییە دڵشۆزی ئەو نیشتیمانەی بێ ئەوانەی کە دابینی هەموو لە فێنانی فلۆخۆس و نازانم چی و چی و چی و چی چەور سەیری کەرکووک کە کاکە لەلایەتی شایی لۆگانە لەلایەتی شایی و شین و گریانە بەڕاستی ئەوە تاوانە ئەوڕە لەگەلی کورد دەکەن من سوێی ئەو تاکانەی کە ڕۆژگارێک لە مەسەلەی نەتەوایەتی و نیشتیمانی و ناسیۆنالیستی خۆیان بەخۆشداوە بەڵام هەموویان بەهەدەردا من ناوە کەسێکی ناسیۆنالیزم یعنی حرەت شەمسێنەوە بەڵام چۆن ئەوان سەیری دەکەن نیشی ئەو گۆشەنیگایە سەیری بەرامبەرەکەم دەکەمەوە یعنی ئەو ڕۆژ باس بۆ دەکەی کێشەی عەرەب ئێستا کێشەی کورد چییە؟ برين شيء أو حزبانة هم شيء كل خوي ده ومن كاو يعني تاريخ وجفارك وشرب السامان شكوكا وأنا هم اشتي خيارين وبجو خلق هذا بروشنا براسي حتى تجلو في دارين من خلي اجتماع وخاتم نسوما أو كما خوش وشيركم أو درويشي جودية كاك صالح هر هميان ببيت جوازي بتمسك عزيزي من أم باس حزب الإسلامي كان ناكم باس لما أوانيك الناسيونالستية ورمن أوانيك دل باسوش جاب دولتنا بارتي ديمقراطي كردستان يجتمع اجتماعي كردستان لبروي أوانا إزي نخوين وخواتنا الناسيونالست زان بلا العمل كاتش دا دكتوران بلو بكري جيالي أو داتي كرامشن أو حقيقة كامو دنيا بزاني أو برين أو بارتي برين حزب الإسلامي كومري ذات جري كردستان أوانا شمكية تواصل دەگەڵەوە چەندێکی گشتگیرە ئێوانەی لە ئەمریکا لە بەرشەوەندی خاک و نیشتیمانی کۆمەڵەکەت یعنی لەدەست دەدەن بەڵام ئەوانەی کە ئەو ڕۆکەمی دەکڕۆشەوە دەڵێ دەکەی وڵاتی خوێنی شەهیدان و وڵاتی نیشتیمان و خاکەوەیەکە ئەوە شتێکی کراواتە خۆ لە ساوی داچینە کە خاوەنی شەهیدە و داچی تۆ کە خاوەنی شەهیدە ئەوە هەموو خۆ لە چاوکردنەوە زۆر سپاس دەستەکانت خۆش ئەو دەردەڵەم دەربڕی دەستەکانت خۆش زۆر سپاس کەناڵی ئاسمانی پەیام هەمیشە هەوڵی داوەکە زۆرترین خەڵک قسەی خۆی تێدا بکە و بە بیر و باوەڕی جیاواز و بە قەنەعەتی جیاواز و بە حزبی جیاواز بتوانن شاشەی پەیام بە شاشەی هەمووان بێ هیوادارین کە لیستی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک کە هەردوو حزبی کۆمەڵی دادگەری و هەروەها یەکگرتووی ئیسلامی کوردستان پێچیان هێناوە و کاندیدەکانیشیان کە مامۆستا یوسف ئەحمەد زەنگەنە ژمارە 1 و مامۆستا فەرحان غەریب ژمارە 2 هیوادارین کە دەنجیان پێ بدەن و متمانەیان پێ بکەن تاوەکو بتوانن خزمەتی زیاترتان بکەن خواتان لەگەڵ